والله موبايلم هەبوو بەس لە ڕووی بەکارهێنانیەوە ئیلا بۆ پێویستەکانی کودەڵێ قوتابخانە و تەلفۆنم لێ مامۆستا دەکرد پرسیارم لێ دەکردن یان ڤیدیۆیەک شتێک با پەیوەندی بە دەرسەکەەوە هەبا ئەگەرنا لە ڕووی سۆشیال میدیاوانە زۆر بەکەمی نمرەکەم 98.57 بوو بۆیە من یەکەم جار لە ماڵێ نەبووین بە حکمەوەی چەند ڕۆژە دابڕابووین لەگەڵ برادران چوینە دەرێ و لە تۆپانێ بووین کە خەبەرەکە زوو هاتەوە لە بەیدیان گوت چوارشەمەیان پێنجشەمە کە دەکات نمرەکان دێتەوە وڵا دوای کاتێک لێن دەر ئەخبار گەیشت کوتیان نمرەکان هاتەوە ئەمش تەلفۆن لۆ داکەم کردوتم دایەوە دێنەوە ماڵێ ئەجا باشەوە کات لە ماڵێنەوە هەندێک کودەڵی هەندێک تاخیر بە دەستمان گەیشتەوە ساعت تقریبان 8:09 ئەوانە هەستەشی زۆر خۆش بوو کە ئەوە ڕۆژانە تقریبان 12 ساعتم دەخین ئەوەندەی لە ماڵێ بووم وڵا لە دوای خوا باکی داکوبابم بۆچی من وەگەوە بۆچی من پۆری 12 بن هیچ جیاوازێکی نەبوو هەم چوونە دەرێ دەڵێ هەم ماندی بوون دەڵێ هەر بام خۆی بیرکاری بەم دەگوت ماوسای بیرکاریە خۆی بیرکاری بەڵێ ماوسە بە شارەوی شەر خۆی بیرکاری بەم دەگوت هەر کو دەڵێ لەگەڵ من ماندی وەگەوە بوو پێکەوە پۆری 12 بین وڵا موبايلم هەبوو بەس لە ڕووی بەکارهێنانیەوە ئیلا بۆ پێویستەکانی کودەڵێ قوتابخانە و تەلفۆنم لێ مامۆستا دەکرد پرسیارم لێ دەکردن یان ڤیدیۆیەک شتێک با پەیوەندی بە دەرسەکەەوە هەبا ئەگەرنا لە ڕووی سۆشیال میدیاوانە زۆر بەکەمی ناڵێم هیچ بەکارم نەدەینا بە زۆر بەکەمی